بۆ بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، ئەندامانی پەرلەمانی کوردستان، بەڕێز وەزیری تەندروستی، بەڕێز وەزیری دارایی و ئابووری، ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێزان، ئێمە وەکو کارمەندان و پزیشکانی سنووری قەزاکانی سەی سادق، پێنجوێن، شارەزور، قەرەداخ، دووکان لەگەڵ بنکە و مەڵبەندەکانی سنوورەکانیان ئەمڕۆ 11/11/2019 بۆ دوو مەبەستی سەرەکی گردبوونەتەوە کە بریتین لە یەک لە بەرواری 1/1/2019 دەرماڵەی جوگرافیا لە کارمەندان و پزیشکانی سنووری ئەو شوێنانی لەسەرەوە باس کراون بڕدراون. ئەم لێبڕینەش پاڵپشت نییە بە هیچ دەقێکی یاسایی لە کاتێکدا خودی دەرماڵەکە بە پێی مادەی 12 لە یاسای موچەی فەرمانبەرانی دەوڵەت ژمارە 22 ساڵی 2008 دراوە بە کارمەندانی تەندروستی. بۆیە داواکارین هەرچی زووە بڕیار بدرێت بە سەرفکردنەوەی دەرماڵەی جوگرافیا لەگەڵ قەرەبووکردنەوە و گێڕانەوەی ئەو بڕێی کە لەو چەند مانگەی پێشوودا بە نایاسایی لێمان بڕاوە. دوو ماوەی چەند ساڵێکە کارمەندانی تەندروستی دانەمەزراون و دەرچوان بە شێوەی خۆبەخش لە نەخۆشخانەکاندا دەوام دەکەن و کەم و کوڕەکانی ناوەندە تەندروستیەکان پڕ دەکەنەوە. بۆیە داواکارین دامەزراندن بۆ کارمەندانی تەندروستی بکرێتەوە و کارمەندانی خۆبەخشی نەخۆشخانەکان بکرێنە کارمەندی فەرمی.